ئەمریکا گەمارۆ بەسەر ئێراندا دەسەپێنێت کەچی قەیرانەکان لە عێراق قڵب دەبنەوە. بۆ یەکەم جار لە ساڵی نوێدا شارەزایەکی ئابووری عێراق هۆشداریەکی جددی بڵاو کردەوە. ڕۆژی پێنجشەممە 6 شوباتی 2025 ناسر تەمیمی شارەزای ئابووری عێراق بە میدیاکانی ڕاگەیاند هاوینی داهاتوو عێراق تووشی قەیرانێکی کوشندەی کارەبا دەبێتەوە کە بە ئەگەرێکی زۆرەوە ناڕەزایەتی بەرفراوانی لێ دەکەوێتەوە. تەمیمی وەک هۆشداریە گوتی پێتان سیر نەبێت دەگەر بڵێن قەیرانی کارەبای عێراق لە سزانویەکانی ئەمریکا بۆ سەر ئێران سەرچاوە دەگرێت. تەمیمی زۆر بە متمانە و دڵنیاییەوە وتی هاوینی داهاتوو عێراق تووشی قەیرانێکی گەورەی کارەبا دەبێت ئەویش بەهۆی سزانویەکانی ئەمریکا بۆ سەر ئێران دەبێت چونکە ڕێکەوتنی هاوردەکردنی کارەبا و غاز لە ئێرانەوە بۆ عێراق هەڵدەوەشێتەوە. ئەو قەیرانی کارەبا کە چاوەڕوان دەکرێت لە هاویندا ڕووبدات ڕەنگە ناڕەزایەتیەکی گەوری خەڵکی لێ بکەوێتەوە. تەمیمی باسی لەوەش کردووە پێویستە دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت بە خێرایی هەنگاو بنێن بۆ ئەوەی یان جارێکی دیکە ڕەزامەندی ئەمریکا لەسەر هاوردەکردنی کارەبا و غاز لە ئێرانەوە بۆ عێراق وەربگرن یان بە زووترین کات غازێکی جێگرەوەی غازی ئێران بدۆزێتەوە. هۆشداریەکانی تەمیمی بە ئەگەرێکی زۆرەوە ڕوودەدەن چونکە یەکەم ئاماژەکان ئەوەیە کە خودی ئێران لە ئێستادا تووشی قەیرانی وزە و بە تایبەت قەیرانی کارەبا بۆتەوە. زۆرینەی ناوەندە گرنگ و هەستیارەکانیشی بەدەست بێ کارەباییەوە دەناڵێنن. لەلایەکی تریشەوە دۆناڵد ترامپ ئەو پەڕی گوشاری بەسەر ئێراندا سەپاندووە و هەر ئەوەش وا دەکات ئێران بە پلەی یەکەم نیگەرانی قەیرانەکانی ناوخۆ بێت و بە پلەی دووەمیش هەناردەی غاز و کارەبا بۆ عێراق ڕابگرێت. بۆیە چاوەڕوان دەکرێت هاوینە گەرمەکەی عێراق هەر لە سەرەتای بەهار و چەند مانگ پێشترەوە دەست پێ بکات.